بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە بەرنامەیەکی نوێدا لە خزمەتتاندا دەبم لەژێر ناونیشانی بەرەو بەهەشت. بەو ئومێدەی بەر لە هەموو شتێک جێگەی ڕەزامەندی پەروەردگار بێت و هەروەها تەمایەی بەرچاوڕوونی زیاتری هەموو لایەکمان. بۆچی باسی بەهەشت؟ چونکە بەهەشت یەکێکە لەو شتانەی کە پەیوەندی بە ئیمان و عەقیدە و بیر و باوەڕەوە هەیە. عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت ئێمە یەکەمین شت ئیمان فێر دەبووین، دواتر قورئان فێر دەبووین و ئیمانمان زیادی دەکرد بە قورئانەوە. واتە یەکەمین شت کە ئینسان فێری ببێت بریتیە لە بابەتی عەقیدە و ئیمان و بیر و باوەڕ و دانی ئینسان. دایکمان عائیشە دەگەڕێتەوە دەفەرمێ یەکەم جار لە سەرەتای دابەزین و هاتنی ئیسلام باسی خۆشیەکانی بەهەشت و هەروەها ترساندن لە ناخۆشیەکانی جەهەنەم دەهاتە خوارەوە، تاوەکو وای لێ هات موسڵمانان دامەزران لەسەر ئیمان و ئیسلامەتی. دەفەرمێ ئەگەر هاتبایە و یەکەم جار فەرموو بای عرق مەخۆنەوە و زینا مەکەن و خراپە مەکەن و لە ئەمر و نەهیە و دەستی پێکردبا خەڵکەکە وازیان نەدەهینا چونکە پێوە ڕاهات بوون، ئیمانیان وەکو پێویستدا نەمەزرا بوو. بەڵام دوای ئەوەی کە ئیمانیان دامەزرا بەهۆی خۆشیەکانی بەهەشت و ترساندن بەهۆی جەهەنەمەوە، ئەنجا دەستیان کرد بە جێبەجێکردنی ئەمر و نەهیەکان. پێغەمبەری صلی الله علیه وسلم هەموو ئەو ڕێگانەی کە بەرەو بەهەشتمان دەبن بۆی ڕوون کردوینەوە و هەموو ئەو شتانەشی کە ئینسان دەخەنە ناو ئاگری دۆزەخ حەزەری پێداوین بۆ ئەوەی خۆمانی لێ بە دوور بگرین. بۆیە ئیبن مەسعود دەفەرمێت پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم هیچ شتێک نییە کە ئێوە بەرەو بەهەشت ببات ئەمرم پێ نەکرد بن و هیچ شتێکیش نییە کە ئێوە بەرەو دۆزەخ ببات نەهیم لێ نەکرد بن و هەروەها لێم قەدەغە نەکرد بن. کەواتە باسی بەهەشت و خۆشیەکانی بەهەشت و ئەو شتانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبن لە شتە هەرە زەرورەکان و بنچینەکانە بۆ ئینسانی ئیماندار، بۆ ئەوەی ئێمەهان بدات و بۆ ئەوەی ئیمانمان چاتر لەسەر بیر و باوەڕەکەماندا بمەزرێت. بۆیە دەست دەکەین بە باسکردنی ئەو کارانە و ئەو هۆکارانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبن و ئینسان دەبن بەرەو بەهەشت و ناز و نیعمەتی خوای پەروەردگار. ئەو بەهەشتەی کە پانیەکەی بەقەد ئەرز و ئاسمانە، ئەو بەهەشتەی کە خوای پەروەردگار شتانێکی بۆ ئینسان تێدا ئامادە کردووە ما لا عین ڕەئەت، هیچ چاوێک نەیبینیوە، ولا ئوذون سەمیعەت، هیچ گوێچکەیەکیش نەیبیستووە، ولا خەتەڕە عەلا قەلبی بەشەر، بەسەر دڵ و دەرونی هیچ کەسێکیشدا بە خەتەرەش نەهاتووە هێندە خۆشە و هێندە پڕناز و نیعمەتە خوای گەورە بیکاتە قسمەتی هەموو لایەک. یەکێک لەو کارانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبات و ئەو هۆکارانەی کە ئینسان بەرەو بەهەشت دەبات بریتیە لە زمان پاکی و داوێن پاکی. دەچینە خزمەت چەند فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسمان بۆ دەکات چۆن ئینسان بەرەو بەهەشت و ناز و نیعمەتی خوای پەروەردگار دەچێت. ئەبی شوڕەیحی عەدەوی دەگەڕێتەوە دەفەرمێ گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەخبیرنی بشەیء یوجب لی الجەنە، شتێکم پێ بڵێ کە بەهەشتم بۆ واجب کا و بمباتە بەهەشتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی طیب الکەلام، یەکەم ئەوەی کە دەتباتە بەهەشتەوە و هۆکاری چوونە بەهەشتە بریتیە لە قسەی پاک و چاک و جوان و ڕێک و پێک کە موافق بە شەریعەتی ئیسلام بێت. و هەروەها و ئیفشاء السەلام، دووهەم فەرمووی بڵاوکردنەوەی سەلام لە نێوانتاندا ئینسان بەرەو بەهەشت دەبات. و سێیەم فەرمووی
وإطعام الطعام وهروها بخشين وخوراكدان بهجار فقيران إنسان برو بهاش دبات لرواياتك دي كده هاتوا كده فرمي پیغمبر فرميتي موجب الجنة إطعام الطعام أوي كبهاش بو إنسان واجب دكات بريتيا لا خوراك ها يارمتي هاوكاري هجار فقيران وهروها وإفشاء السلام بلاو كردنوي سلام وحسن الكلام وقصي جوان وتشاك وريكو بيك يكيك لو شتايانا ولو رقاني كإنسان برو بهاش دبات عبد الله كوري سلام بومان دقاريته ودفرميت يكمين جار كساوم ببيغمبر كود صلى الله عليه وسلم لمدينة كاتك كبينيم خلقي دوريان لبيغمبر دابو قصيبو خلق دكرت كساوم بيكود زانيم أو رخصاري بيغمبرا صلى الله عليه وسلم لإنسانك رازقو دشيت بويا دفرمي يكمين شركة جويم لبو أو بيغمبر فرموي يا أيها الناس أي خلقنا أفشوا السلام سلام بلاوكن ولا نيوان خوتان داو سلام ليكدي كبكن وأطعموا الطعام وهروها فرموي خوراك بدن با يكدي كوب فقير وهجاران وببخشن وصلوا بالليل والناس نيام وبيغمبر فرموي لشوي دا نويش بكن لكاتيك دا كخلق خوتوه واتشو نويش بكن تدخل الجنة بسلام بيغمبر فرموي صلى الله عليه وسلم أو كارانا بكن بسلامتي دسنا بهشتي خداي پروردگاروا يان دسنا ناو أو بهشتي كبريتي لسلام وآشتي وخوشي وهروها دوري لهمونا خوشي ونارحتيك إمام علي لفرمايشتي دي كده أبو من دقارته وكبيغمبر فرمويتي صلى الله عليه وسلم إن في الجنة لغرفا لناو بهشتي دا كوشكيك هيا جوريك هيا ترى ظهورها من بطونها وبطونها من ظهورها كاتێک لە ژوورەوە دانیشی تەماشا بکەی دەرەوەی بەهەشت هەمووی لێ دیارە کاتێکیش کە لە دەرەوە تەماشای ژوورەوە بکەی ئەو کۆشکە ئەوەندە پڕ مواسەفات و خۆشە دەی ئەو کۆشکێت هەمووی لێ دیارە واتە دەڕوانێ بەسەر بەهەشدا و کۆشکێکی زۆر خۆشە دەفەرمێ ئەعرابیەک فەرمووی ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەو کۆشکەی کە باسی دەکەی جەنابەت ئەوە بۆ کێیە بۆ چه ئینسانێکە پێغەمبەر فەرمووی قال هي لمن أطاب الكلام بو أو كسيك قصي جوان وشاك وريكو بيك دكات زماني لشاك دا بكار دينيت وأطعم الطعام بو أو كسيك هاوكاري خلق دكات وأدام الصيام بو أو كسيك لسروجو بردواما وصلى لله بالليل والناس نيام شوارم بيغمبر فرموي صلى الله عليه وسلم بو أو كسانيا كالشوي دا لكاتيك دا كخلق خوتوا أو بخبره ونويش دكات وهالدستيتو شو نويش دكات أو كوشك خوش هلا بهشت دا بو أو كسيك خاوني أو صفتانيا انجا باراستني داوين هو كاري چون بهشتا پیغمبر صلى الله عليه وسلم لفرمايشتك دا كإمام بخاري الرواياتي كردو دا فرمي من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة أو كسيك الزمانتي دوشتن بوبكات كباق راي دقريت دفرمي أمن زمانتي بوهاش بهشتي بو أو كسدكم يكم يان أو كسيك زماني ببارزيد لهرشي خرابونا شرعيك هيا دو همين يان أو كسيك داويني ببارزيد بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم أمن زمانتي بهاش بو أو كسدكم كزمانتي زمان داوين بوبكات كدي بارزيد أنس بمان دقاريتوا كفرمايشتك صحيحة بيغمبر فرميتي صلى الله عليه وسلم إذا صليت المرأة خمسها كاتك كأفرد بينج نويجكاني جيب ذكرت وصامت شهرها كاتك برجوب لرمضان داوم رجوي واجبي من رمضان قرت وحفظت فرجها وهروها داوين خوي باراست أفرتك باق داوين بو انجا وأطاعت زوجها شوارم فرمووی ئەگەر گوێڕایاڵی پیاوەکەی خۆی کردو لە گوێی ئەمر و نەهی پیاوەکەی خۆیدا بوو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو ئافرەتە دەخەلەت الجەنە ئەو ئافرەتە بەهەشتیە و دەچێتە بەهەشتەوە لە ڕیوایەتێکی دیکەدا دەفەرمێت لە هەر هەش دەرگاکەی بەهەشتەوە بانگ دەکرێت لە هەر کامیان بێوێت لەو دەرگایەوە بۆ خۆی دەچێتە ناو بەهەشتەوە ئەو ئافرەتەی کە خاوەنی ئەو سیفەتانەیە لفرمايشتي كي كده بيغمر ده فرمي صلى الله عليه وسلم اضمنوا لي ستا من أنفسكم أضمن له الجنة
پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە زەمانەتی شەشتم بۆ بکە ئەضمن لەکم الجەنە، ئەمن زەمانەتی بەهەشتان بۆ دەکەم. یەکێک لەوانەی کە لەو فەرمایشتەدا باس کراوە فەرمووی وەحفەظوو فروجەکم، داوێنتان بپارێزن بەهۆی ئەوەوە ئەمنیش زەمانەتی بەهەشتان بۆ دەکەم. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ثلاثة لا ترى أعينهم النار، سێ چاو هەن کە ئاگری دۆزەخ نابینن. یەکەمیان عین بەکەت من خەشیەت الله، ئەو چاوەی لە ترسی خودای پەروەردگار دەگرێت. وعین حرست في سبيل الله، ئەو چاوەی کە لە پێناوی پەروەردگاردا حرسیات دەگرێت. وعین غضت عن محارم الله، و چاوێک کە بپارێزرێت و بیپارێزی لە ئاستی حرامدا دای بخەی. ئەو چاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئاگری دۆزەخ نابینێت و چاوێکە کە خاوەنەکەی دەچێتە بەهەشتەوە. حسن الكلام کە نیوەی بەهەشت بەهۆی حسن الكلام و قسەی چاک و ڕێک و پێکەوە دەستدێت. مەبەست تێیدا چییە؟ مەبەست ئەوەیە کە ئینسان زمانی لە ئاستی هەموو خراپەیەکدا بگرێت، قسەیەک نەکات کە ببێتە مای تۆڕەبوونی خوای پەروەردگار و ناشەرعی بێت. ئەنجا هەموو ئەو قسانەی کە چاکن لە قورئان خوێندن، لە ذکر یادی خوای پەروەردگار، لە بانگەوازکردن بۆ لای خوای پەروەردگار، لە ئاشتەوایی لە نێوان خەڵکدا، لە نەسیحەت و ئامۆژگاریکردنی خەڵک، لە هەر قسەیەک مادام لە دنیادا باش بێ و سوودی هەبێت و بۆ قیامەت سوودی هەبێت، ئەوە حسن الكلام دەیگرێتەوە. خوای گەورەش دەفەرمێت وەقولوا للناس حسنا، لەگەڵ خەڵکدا هەمیشە قسەی چاک و ڕێک و پێک و باشکەن. یاخود دەفەرمێ وەقل لعیبادی یەقولوا التي هي ئەحسن، بە بەندەکانم بڵێ با هەمیشە جوانترین و چاکترین قسە بکەن. بۆچی؟ چونکە ئین الشەیطان ينزغ بینهم، شەیطان لە نێوانتاندا دێ و دەچێ دەیەوێ فەسادی و خراپە لە نێوانتاندا دروست کات. ئێوەش هەمیشە قسەی چاک بکەن، ئەو شەیطانەش دوژمنێکی ئاشکرایە بۆ ئێوە، بۆیە ئاگاتان لە خۆتان بێ قسەی چاک بکەن و زمانتان لە چاکەدا بەکار بێنن. لە فەرمایشتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت فاتقوا النار ولو بشق تمرة، خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ وەلەو بە یەک لەتە خورما و دەنکە خورمایەکیش بێ، ئەگەر هیچتان دەست نەکەوێت بەوەندەش بتوانن. ئەنجا فەرمووی فمن لم يجد فبكلمة طيبة، دەی ئەگەر ئەوەش هەر ناتوانی و توانە و دەسەڵاتی ئەوەشت نییە، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هیچ نەبێ بەوە خۆت بپارێزە لە ئاگری دۆزەخ بە کەلیمە و قسەیەکی باش، یەک کەلیمە قسەی باش جاری وهەیە دەبێتە بەرزبوونەوەی پلەی ئینسان لە لای خودای پەروەردگار. ئەبی دەرداء فەرموویەتی هیچ پارچە گۆشتێک لە ناو لاشەی ئینساندا خۆشەویستتر نییە لە لای خودای پەروەردگار لە زمانی ئینسان، بەڵام بەو مەرجەی لە ڕزامەندی خوای پەروەردگاردا بەکاری بێنی. ئەنجا هیچ پارچە گۆشتێک بەقەت زمان ئینسان پێی ناچێتە بەهەشت، بەڵام بە پێچەوانەوە دەفەرمێ ئەگەر خراپ بێت هیچ پارچە گۆشتێک بێزراوتر و خراپتر نییە لە لای خودای پەروەردگار، و زۆرترین ئەوەش کە خەڵک پێی دەچێتە دۆزەخ خوا پەناماندات لەسەر زمانە. بۆیە پێغەمبەر دەفەرمێت لە فەرمایشتێکی دیکەدا والکەلیمەة الطەیبەة صەدەقە، کەلیمەیەک یەک وشەی جوان و چاک خێر و پاداشتە بۆ ئینسان. ئەنجا پێغەمبەر بە معازی فەرمووی یا معاذ وهل يكب الناس في النار على وجوههم أو على مناخرهم إلا حصائد ألسنتهم، نازانی ئەی معاذ ئەی هەر ئینسانێکی ئیماندار، زۆربەی هەرە زۆری خەڵک کە لە ناو دۆزەخدان کە دەچنە ناو دۆزەخ خوا پەنامەندات، یەکێک لە هۆکارە هەر ڕئیسی و سەرەکیەکان بریتیە لە تاوانەکانی زمان و خەڵک لەسەر زمان دەچێتە دۆزەخەوە لە کاتێکدا کە لە خراپەدا ئینسان بەکاری بێنێت. بۆیە لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ من صەمەتە نەجا، هەر کەسێک بێدەنگ بێ زمانی خۆی بگرێت لە ئاستی خراپە، ئەو کەسە نەجاتی دەبێ و ڕزگاری دەبێت لە ئاگری دۆزەخ و تووڕەبوونی خودای پەروەردگار و لە سزای خودای پەروەردگار بەو مەرجەی ئینسان زمانی خۆی بگرێ لە ئاستی هەرچی خراپە و قسەیەکی خراپ هەیە. ئیبراهیمی تەمیمی بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت ئەو کەسەی کە هاوڕێتی ڕەبیعی کوڕی خەیسەمی کردووە فەرموویەتی 20 ساڵ لەگەڵ ئەو پیاوەدا بووم، نەمبینیوە لە ماوەی ئەو 20 ساڵەدا قسەیەک بکات کە فریشتەکان لەسەری بنووسن بە تاوان هەژمار بکرێ، یەک قسەی خراپم لێ نەبینیوە لە ماوەی 20 دانە ساڵدا کە لەگەڵ ئەو پیاو چاکەدا بووم.
حاتمی ئەسەم ئامۆژگاری یەکێک لە شوێن کەوتووەکانی خۆی دەکات، پێی دەڵێت پەیمان لە نەفسی خۆت وەربگرە لە سێ کاتدا ئاگات لە خۆت بێت. یەکەمیان هەر کارێکت کرد تەماشای چاودێری خودای پەروەردگار بکە و هەست بە چاودێری خی پەروەردگار و بینینی خودای پەروەردگار بکە. دووهەمیان فەرمووی هەر قسەیەکت کرد هەست بە بیستنی خودای پەروەردگار بکە و نەزانی کە بەنهێنی قسەکە دەکەی هیچ کەسێک نایبیستێت، بەڵکو خودای پەروەردگار ئەو قسەیە دەبیستێ هەر کارێکت کرد تەماشای کە هەر قسەیەکت کرد خی پەروەردگار دەیبیستێ و ئاگات لێ بێت. و سێم فەرمووی لە هەر کاتێکدا کە بێدەنگ بووی ئاگات لە زانست و زانیاری خی پەروەردگار بێت، چونکە خی پەروەردگار بە ناو دڵ و دەرونی ئینسانیش ئاگادارە لە کاتێکدا کە بێدەنگی بیر لە شتێکی خراپ مەکەوە. ئینسانی وا هەیە دانیشتووە لە ماڵەوە بیر لە خراپەیەک دەکاتەوە خوا پەنامەندات. ئینسانی واش هەیە لە ماڵەوە دانیشتووە هیچ ئیشی نییە دادەنیشێ بیر دەکاتەوە چه کارێکی چاکە بکات، ئەوەش بۆ ئینسان هەر خێر و پاداشتە. بۆیە فەرمووی لەو سێ کاتەیەدا ئاگات لە خۆت بێت و پەیمان لە خۆت وەربگرە. أبي هريرة بمان دقريتها كبيغمبر صلى الله عليه وسلم فرميتي إن العبد ليتكلم بالكلمة، إنساني وهي جاري وهي يك كلمة ضليت يقوش يقصى بلا من رضوان الله أو هلوستي بيخوشا لي راضية لا يلقي لها بالا أو بنادا ونازاني هند قوريا بلان پیغمبر ده فرمی صلی الله علیه وسلم يرفعه الله بها درجات، خوای پروردگار لای خوی پلو پای پی برز دکاتو لبهش ده پلو پای او کسبه او قصیا برز دبیتو. وهبي كريمون به فرميتي هر کسیک سشتی تدابن او براستی چاکی بدس هناوا. یکم یان سخاوة النفس، انسانی کی سخی و دل آواله بیت. دوهمیان والصبر على الأذى، صبر آرام بقريد لسر أزيت وآزاري كديت ري. سيهميان طيب الكلام، هر كسي قسكاني باش بن زماني لباش بقريد براسي أو كسا شاكي بدز هنا وخاوني شاكيا. سلماني فارسي پیاوێک دێتە لای پێی دەڵێ ئامۆژگاریم کە، یەکێک لە ئامۆژگاریەکانی ئەوەیە پێی دەڵێ قسە مەکە، دڵێ ئاخر ناتوانم چۆن قسە نەکەم. دەفەرمێ دەیگە ئەگەر هەر قسەت کرد ئاگات لێ بێت قسەی حەق بکە ئەگەر نەبوو بێدەنگ بە. فەرمووی زیاتر ئامۆژگاریم کە، فەرمووی تووڕە مەبە. گوتی ئاخر جاری وایە تووڕەبوون بەسەرمدا زاڵ دەیە و بەسەر خۆمدا زاڵ نابم. فەرمووی دەی ئەگەر تووڕەبووی ئاگات لە زمانت بێ لە کاتی تووڕەبووندا نەچی هەموو شتێک بەسەر یەکداکەی، ئەنجا ئاگات لە دەستت بێ نەچی دەستت بە خراپە بگێڕی لە کاتێکدا کە تووڕە دەبی. فەرمووی زیاتر ئامۆژگاریم کە، فەرمووی تێکەڵی خەڵک مەبە. گوتی ئاخر چۆن ناتوانم تێکەڵ نەبم. دەی فەرمووی ئەگەر هەر تێک هەڵی خەڵک بووی ئاگات لێ بێت ڕاستگۆ بە زمانت ڕاست بێت و هەروەها ئەو ئەمانەتەی کە لەلاتە هی خەڵک زەوتی مەکە و ئەمانەتەکەی پێ بدەوە، کە بەڕاستی ئامۆژگاریەکی زۆر جوانەکە. سلمانی فارسی ئامۆژگاری ئەو هاوڵە دەکات ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێ بێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەفەری ئیسرا و میعراجدا کاتێک کە بەرز دەبێتەوە بۆ ئاسمانەکان هەندێک کەس دەبینێت کە نینۆکی ئاسییان هەیە خواپەناماندات، دەموچاوی خۆیان و ڕووی خۆیان بەو نینۆکانە دادێنن و هەروەها سینگیانی پێدادێنن. نینۆکی ئاسن. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی جوبرائیل ئەوانە کێن؟ فەرمووی ئەوانە کەسانێکن کە زمانیان لە خراپەدا بەکارهێناوە، کەوتونەتە باسی خەڵک، کەوتونەتە باسی حیا و ئابڕۆ بردننی خەڵک، باسی خەڵکیان کردووە. ئەو کەسانە تاوانەکەیان ئەوەیە ئێستا لە ناو دۆزەخدا بە نینۆکی ئاسنی ڕووی خۆیان دەدێنن. خوای گەورە پارێزرا و پەناماندات. کۆتا هەمین بە فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێنین کە بەڕائی کوڕی عازیب بۆمان دەگەڕێتەوە. دەفەرمێ پیاوێکی ئەعرابی هاتە لای پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا علمنی عەمەلا یودخلنی الجەنە، کارێکم پێ بڵێ، کردەوەیەکم فێر کە ئەو کارە بمباتە بەهەشتەوە و داخلی بەهەشتم کات و مایە چوونە بەهەشتم بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە درێژەی فەرمایشتەکەیدا ئەو چەند شتەیە پێ فەرموو. فەرمووی فاطعمی الجائعە، خۆراک بدە بە ئینسانێکی برسی و بە ئینسانێکی فەقیر و هەژار. وەسقی الظەمئان،
و هەروەها فەرمووی ئاگات لێبێ ئاو بدە بەو کەسەی کە تینوویەتی خێری زۆرە وأمر بالمعروف وانهى عن المنكر. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەو زمانت ئەمر کە بە چاکە و ڕێگری کە لە خراپە، ئەمر کە بە هەموو چاکەیەک کە لە شەرعدا پەسەند و چاکە و ڕێگری بکە لە هەموو خراپەیەک ئەوە مایە چوونە بەهەشتە. ئەنجا فەرمی فەئین لەم تطق ذلكە دەی ئەگەر هیچ لە یەکێک لەوانەشت هەر نەتوانی، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فكف لسانك إلا من خير، دەی زمانت بگرەوە تەنها لە چاکەدا نەبێ بەکاری مێنە. کەواتە لە دەرەنجامی کۆتایی ئەم بابەتەدا گەیشتینە ئەوەی کە بەکارهێنانی زمان لە چاکەدا پاک داوێنی و هەروەها هەموو ئەو شتانەی کە موافقی شەرعن ئینسان زمانی لەوەدا بەکاربێنێت یەکێکە لە ڕێگاکانی چوونە بەهەشت بۆ ئینسانی ئیماندار. بە ئومێدەی هەمومان زمانمان بە شێوازێک لە چاکەدا بەکاربێنین. خوای پەروەردگاریش تەوفیق و هیدایەتماندا کە بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆی بمان بات، لە دنیادا لەسەر ئیمان و ئیسلامەتی بمان ژێنێت، لە قیامەتیشدا کاتێک کە مردین بە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆی شادمان کات. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.